هێندە لە سلێمانی تووڕە بوو وەسیەتی کرد کە لە هەولێر بینێژن مۆسیقار و گۆرانیبێژی کورد شەماڵ سائیب سەر بە بنەماڵەیەکی دیار بوو لە شاری سلێمانی بۆ خوێندن چووەتە کۆلێژی مەلیک فەیسەڵ لە بەغداد یەکەم کورد بوو کە لە بواری میوزیکدا بە ئەکادیمی بخوێنێت لە پەیمانگای هونەرە جوانەکانی بەغداد دواتری ژەر لەو بەشەدا مامۆستایی کردووە لە ئەمریکا بڕوانامەی ماجستێری لە بواری مێژووی میوزیکی ئیسلامیدا وەرگرتووە ژەنیاری عود بووە و گۆرانیشی چڕیوە دەیان گۆرانی جوانی وەک ئازیز بەهارە بەردە بەردە بۆ تۆیە دڵ هاتی بۆ هاتی هاوار سەد هاواری لە یادەوەری کورددا چەسپاندووە ئەم هونەرمەندە لە ساڵی 1970 هاوڕێکانی داوای لێ دەکەن بگەڕێتەوە بۆ شاری سلێمانی چونکە کۆلێژی ئاداب تازە کرابوویەوە داوایان کرد ببێتە مامۆستا لەو بەشەدا بۆ ماوەی 10 ساڵ لە سلێمانی دەبێت بەڵام بەپێی گێڕانەوەکان لەو ماوەیەدا ڕەفتار و هەڵوێستی هەندێک لە میوزیکژەن و هونەرمەندە دیارەکانی ئەو کاتە زۆر دڵگرانی دەکات شارێک کە بۆ شەماڵ سائیب جێگەیەک بووە پڕ لە هونەر و سەردەمێک داوای کردووە سلێمانی بکرێتە سەنتەری هونەری کوردی بەڵام لەبەر ئەو هۆیە لەبەر چاوی دەکەوێت وێ ساڵی 1982 بە یەکجاری دەگوازرێتەوە بۆ شاری هەولێر و ئۆنراوەیەکی درێژ بۆ خەڵکی شاری سلێمانی دەنووسێت کە دڵیان ڕەنجاندووە لە وەڵامی ڕۆژنامە نووسێکدا کە لی دەپرسێت ئایا نایتەوە بۆ سلێمانی شەماڵ سائیب دەڵێت نا هەرگیز ئەو تەنانەت باوڕێ هەولێریەکانی دەڵێت وەسیەت بێت ئەگەر مردم لە هەولێر بمنێژن لە کۆتاییدا دڵڕەنجانەکەی دەبێتە نەخۆشی و لە بیرچوونەوە و پیری تاوای لێ هاتووە کەسی نەناسیوەتەوە کاتێکیش نەخۆشی زۆری بۆ دەیەنێت هاوڕێکانی هەواڵ دەنێرن بۆ کەسوکارەکەی لە سلێمانی و ئەوانیش دەیگەڕێنەوە زێدەکەی خۆی ڕۆژی حوتی 11 ساڵی 1986 ئەم ئەستێرەیە بۆ هەمیشە خامۆش دەبێ و لە گردی سەیوان ئەسپەردە دەکرێت.